سەرمانیە بۆ سەرمایە سەرماش بێ مەجبوری نەوڕۆ 25 ڕۆژە زیاترە نەهاتوینە هەمومان مشکلمانەیە بە خاتیەوەی دێن بۆ سەرمای باوەڕکە شاید زۆر نەفەری میلیۆنە 500 2 میلیۆن یا نەهاتەکەی 2500 دەکەوین پوڵیێرانە زیاتر نییە لە بەرەبەیانەوە بە فربارین لە حاجۆمەران دەستی پێکردووە ئەمە لە کاتێکدا نزیکەی مەترێک بەفری هەفتەی ڕابردوو لێرە ماوە و لە بەرەبەیانیشەوە بە فربارینێکی چڕ دەستی پێکردووە و تاواکو ئێستاش بەردەوامی هەیە بەفر لێرە هەموو شتێکی بە تەواوی سپی پۆش کردو هەموو شتێکی داپۆشیوە هەرچەندە بەفرێکی زۆر باریەوە بەڵام لێرە ژیان ئاسایە خەڵک لە دەرەوێ بە تایبەت خەڵکی ئێرە لەگەڵ بەفرەکە ڕاهاتون قوربان ماندوو نەبن لەکوێ هاتوون بۆ کوێچن وەڵامە لێرانەوە هاتووی لێرانەوە ئەرێ وەڵا لۆ باروانە هاتی ئەرێ وەڵا سەرمانیە بۆ سەرمایە سەرماش بێ مەجبوری نەوڕۆ 25 ڕۆژە زیاترە نەهاتوینە هەمومان مشکلمانەیە بە خاتیەوەی دێن بۆ سەرمای باوەڕکە ڕستنیە لەو سەرمایە بێ لێرە کار بکەی و بگەڕێ بکەین مەجبورین بەرێ وەڵا بەڵام مەجبورین دەڵێ چی شاید زۆر نەفەری میلیۆنە 500 2 میلیۆن یا نەهاتەکەی 2500 دەکەوین پوڵیێرانە زیاتر نییە چەند دەستەکەوێت ئێستا چەند پارەی ئێرە دەستەکەوێت دێ 15000 ئەرێ بەخدای بۆ خۆ دەزانانی ئەوە دەستە پیشداری بێڕاوەسینە هەموو زەحمەت شتە ئەو سەختی و سەرما و بەفر و 15000 ئەرێ بەخدای بەڵێ هەرەوە دەخدمەت داین کاکە دەستان خۆش قوربان زۆر سپاس ئەمەی کە هەیە بە تایبەت کۆڵبەران ئەمانەی کە لە نێوان ڕۆژهەڵات و هەرێمی کوردستان کارەکەن ڕۆژانە دێنە ئێرە لە ئاجۆمەران بارە گوازنەوە بۆ دیوی ئێران بۆ دیوی ڕۆژهەڵات بە تایبەت ئەوم ینی هەر وەکو ڕۆژانی ئاسایی لە دەرەوەن هەرچەندە بەفربارینێکی چڕ بەردەوامی هەیە بەفرێکی زۆر دەبارێت بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکتر لەوانەی کە هەیە ئاستەنگی هاتچووە دروست نەبووە هەم ڕێگای بازرگانی هەم جموجۆڵی هاوڵاتیان ئاساییە بەردەوام ڕێگاکان لە بەفر پاکەکرێنەوە بەڵام ئەگەر بەفربارین بەم شێوەیە بەردەوامی هەبێت ئەو بە دڵنیایەوە بۆ دوای نیۆڕۆ بۆ دۆمە و ئێوارە ئاستەنگی هاتوچۆش دروستە بێت گرفتی هاتوچۆش دروستە بێت تیمەکان بەردەوام سەرقاڵی ئەوەن کە ئەم ڕێگانە لە بەفر پاکەکەنەوە و جیا لە پاکردنەوەی لە بەفر خۆی پڕژێنی ڕێگاکانی شەکەن تەنها لەم تاوەکو ئێستانی لە پاییزەوە تاوەکو ئێستا تیمەکانی چاکردن و پاراستنی ڕێگە و بانی سۆران زیاتر لە 200 تۆن خۆیان بەکارهێناوە کە بەسەر شەقامەکاندا پڕژاندویانە بۆ ئەوەی دوور بێت لە بەستن و جیا لێرە بڵێم ئێستا تەنها لە حاجۆمەران بەفرەبارێت بەڵام لە چۆمان لە سیدەکان لە سۆران لە ڕەواندز لە مێرگەسوور ئەم شوێنانەی سنووری ئیداری سەربەخۆی سۆران باران بارینە بارانێکی بەلێزمە ئەبارێت و تەنها حاجۆمەرانە کە تاوەکو ئێستا بەفری تێدا ئەبارێت بەڵام بەپێی پێشبینیەکانی کەشناسی پێشبینی یەکرێت بۆ دەمە ئێوارە یاخود بۆ بەیانی و دووبیانی لە سنتەری شارەکانیش لە سنتەری سۆرانیش بەفر ببارێت.